ئێوەتان باش بنرانی بەڕێز خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی نوێ یەودی و سنوور پێکەگەینەوە. ماوەی ڕابردوو لە دوو قۆناغی جیاوازە شەڕێکی زۆر فراوان و ماڵوێرانکەر لە نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێران بەڕێوە چوو. شەڕەکە بەشێکی لە مانگی حوزەرانی ساڵ ڕابردووە بوو، بەشێکی لە مانگی ئازاری ئەم ساڵە. ئەم شەڕە ئەوەندە بە فراوانی سیر کرا، ئەوەندە بە فراوانی خوێندنەوەی بۆ کرا کە بەیەکێک لە شەڕەکانی سەدەی نوێ دانرا لە شەڕە گەورەکان کە کاریگەری زۆر گەورەی بەسەر ناوچەکەەوە بەجێهێشت. بەڵام شەڕەکە زیاتر لەوەی کە شەڕێکی ئەمنی و سەربازی بێت بە شەڕی کاریگەری و لێکەوتە جیاوازەکان ناسرا، بەوەی کە گەڕانەوەی زۆر جیاوازی لێکەوتەوە، کاریگەری و لێکەوتەی جیاوازی لێکەوتەوە. هەرێمی کوردستان، ڕۆژهەڵاتی ناوەڕاست، وڵاتانی دراوسەی ئێران، وڵاتانی دراوسەی ئیسرائیل، هەموو ئەو وڵاتانن کە لە بەرکەوتەی ئەو شەڕەیە پریشکێکیان بەرکەوتووە یان بەریانەکەوێ یان لە داهاتوو ئاکرێت بکەونە ژێر کاریگەری زۆر جۆرەکان دۆخەکەوە. لە دوو هەفتەی ڕابردووە جارێکی ترگەڕی چەندەمینی دانوستانەکانی ئێران و ئەمریکا بەڕێوە چوو بە دەستپێشخەرەکانی پاکستان، سعودیە، قەتەر و وڵاتە جیاوازەکان. ئێستا ئەوەی هەیە کە زۆر جۆرەکان تێگەشتنێک لە نێوان ئەمریکا و ئێرانە هەیە. ئەگەرچی هێشتا تێگەشتنەکە بە تەواوەتی ڕوون نەکراوەتەوە، بەڵام بەشێک لە میدیاکان چەند زانیاریکیان لەسەر شەڕەکە لەسەر دانوستانەکە دەستکەوتووە. بۆ بڕیارەکە 19 مانگە ڕۆژی هەینی واژۆ بکرێت و پێچێت لە سوئیسرا بێت دەگەر تا ئێستا گۆڕانکارێکی وای بەسەرانە هەیە. ئەمڕۆ لەگەڵ دوو میوانی بەڕێز کاکتۆراژی توێژە لە سەنتەری لێکۆڵنەوەی ئایندەیی و هەروەها بەڕێز دکتۆر سەرهان سەرۆکی سەنتەری لێکۆڵنەوەی ئایران ناسی لە ئەنقەرە گفتوگۆ لەسەر دۆخی کورد لەژێر ئەم گۆڕانکاریانەیە، لەژێر دانوستان و ململانەی ئەمریکا و ئێران و هەروەها چاوێک خینە سەر ئەو دۆخی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتووارەوە. بە دیاریکراوی دەمەوێت باسی ئەوەش بکەین کە کورد کۆمەڵێک هەنگاوی گرنگینە لە ماوەی شەڕەکەیان نەبووە تەرەف، نەبووە بەشێک لەلایەنەکان و توانی تا ڕادێکی زۆر باڵانسی خۆی ڕابگرێت. ئەمە سەرکەوتنی گەورە بۆ کرد کە تا ڕادێکی زۆر توانی زامنی پارێزگاری بێت لە هەرێمی کوردستان. کاکتۆرژی زۆر زۆر بەخێر بێی، خۆشحاڵم کە جارێکی ترسێکە گفتوگۆکەین. حەزەکە ماوە بە خێرایی گەر سەرنجێکی گشتیت هەبێت لەگەر پاش شەڕەکە کە تا ئێستا بە چاڕاستی کاڕوا و قۆناغەکان لەکوێدان. ئەوەی کە ڕاستی زۆر جارێشان ڕوون نییە ئەو پەیوەندی بۆ هەیە کە دەبێت چکەمە چاوەڕێکین تا ڕۆژی جومعکە بزانین دۆخەکە بەرەو کێوەڕا. بەس ئەوەی کە دیارە جۆرێک لە هێمنەی پێوە دیارە دۆخەکە. ئەوەی ئەگە من باسی ئێران بکەم چکە زۆرتر سەرنجم داوە بزانم ئێران چیەڵەن لەم بابەت هەیە. ئەوەیە کە دوو ئاراسی جیاواز هەیە لە ناوخۆی ئێرانە. ئاراسەیەکیان چۆمەڵی خۆشببینانە سەیری ڕێکەوتنامەکەکەن. ئەگە لێک تێگەشتنامی ناوبرێن باشترە تا ڕێکەوتنامە یا بڵێن ڕێکەوتنامەیەکی پێش ڕێکەوتنامی کۆتایی. ئەوان پیان وایە کە ئەم لێک تێگەشتنامە زۆر لەوە باشترە کە چاوەڕیانە کرد و ئیشان لەسەر کردووە. بۆ نمونە گەر سەیری ئەو خاڕانە بکەین کە ئەوەی کە ئیسە لە ئەلعەرەبیە و هەندێک شوێنە بڵاو کراوەتەوە، هەست دەکەی کە بەشێک لەو داواکارانی ئێرانی تیا هەیە کە پێشتر لە ئیشی لەسەر کردبوو. بەرێکی تریشان ئەوانەیە کە هەمیشە ناڕازەکانن، یعنی کۆمەڵێک لە ئوسوڵگەرای ئەگەر وشەی ڕاستڕۆیان بۆ بەکابێنیە ئوسوڵگای تونڕۆیان پێ بڵێن ئەمانە توریان یەک کۆنگری ڕۆژنامەوانی دۆناڵد ترامپ هەیە. ئەگەر دوو دقەیەک بچینە لای ئەو کۆبوونەوەی کۆمەڵی G7 کۆتایی هاتووە، بەڵێ بزانین دۆناڵد ترامپ چیمان پێڵێت لە دوای ئەم دۆخی کە هاتووداراوە. شتێک بێت ئەوەی کە ماوە ڕەنگە شتێکی وان نەبێت، بەڵام گەروەکە بەو شێوەیە ناکرێتەوە. خەڵکێکی زۆر زیانێکی گەورەی بەرکەوتووە چونکە کەشتەکانی بەشدار بۆ لە ئاڵوگۆڕی بازرگاییدا. تۆ کاتێککە شتێک کەراراوەکە یا گەروەکە ئەوان ئەیانەوێت وەبەرهێنانی ملیار دۆلاری خۆیان بپارێزن، لەوانەیە ساڵانیش پێ بچێت. کاتێک کە سلەیمانی لە ناوبرا خەڵک پێیان وابوو ئەمە بێهۆکارە، بەڵام ئەو گەورەی چالاکیەکان بوو، گەورەی ئێران بوو کە بەشداری ئۆپەراسیەکانی ئەکرد لە عێراق و کەسێکی زیرەک بوو
خەڵکێک دەبینی تۆ بەبێ قاچ بەبێ دەست یا ڕوخساریان تێک چوو بوو ئەمە لە سا 50 لە سا 60 بەهۆی سلەیمانیەوە بوو کە بەشداری کردەوە تیرۆریسیەکانیە کرد. ئێوە گەر بیرتان بێت ئێمە ئەومان لە ناو برد، ئێمە سۆراخمان کرد و دۆزیمانەوە و لە ناو مرد. چکە بەلای منەوە کارێکی بێوێ نەبوو کە ئەمە بکەم. شەوی پێش هێرشەکە من بڕیارم دام کارە ئەنجام بم. ئەمە پرۆسەیەکی هاوبەش بوو و ئێمە و ئیسرائیل ئەمەمان بە هاوبەشی ئەنجامدا و لەم کارەشدا ئێمە توانیمان سەرکەوتوو بین. ئێمە ئەمانزانی لەو فڕۆکەیەدا ئەبێت و سۆراخمان کرد و ئەنجاممانە و بڕیارممان من لەسەر ئەمە لەگەڵ کۆمەڵی ژەنەراڵی لێهاتوو. دەمەوێت سوپاسی پیت هێگزس بکەم بۆ هەروە جەنەراڵ کەینیش کە ئەم کەسە بێوێنەیە. هەندێک جەنەڕاڵی تری باشمان هەن. ئێمە تاو ئامادە بووین، ئێمە لەسەرەوە هاوڕا بووین کە کارەکە بەباشی ئەنجام بین و پێویستیشمان بە کەس نەبوو بۆم کارە. بۆیە سلەیمانیمان بەم شێوەیە لە ناو برد. یەکێک لە ڕووداوە هەرە گەورەکان بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بوو. لە ماوەی 100 ساڵە دەتوانم بڵێم. سەرۆک وەزیرانی پاکستان هاتە پێشەوە کەس باوەڕی بەمە نەکرد. لە ماوەی 3-4 هەفتەدا ئۆباما خۆی ئەمەی پێ نەکرد. ئەو کۆمەڵێ ڕەنگە کاری ئەنجامدا بێت، بەڵام پارەیەکی زۆری لە بانقەکان وێڵ کردبوو بۆ ئەوەی کە بە خراپسوودی لێوەربژیرێت. فڕۆکەی بۆینگ مەسەلەن ئەفری بۆ ئێران و خەڵەگە چوو سەفەریە کرد و پارەیەکی زۆر ئەڕۆیشت و ڕێکەوتنێکە بوو لەسەر چەشی ئەتۆم کە من خۆم بەدڵم نەبوو. ئەمە هی دیموکراتەکان بوو، بەردەوام باسییانە کرد ئان بۆ دەیمە ڕێکەوتنێکمان ئەنجام ماوە، بەڵام ئەمە بە شێوەیەکی یاسایی دەرفەتی بۆ ئێران نەڕەخساند کە دەستی بگات بە چەشی ئەتۆمی. بەڵام بنیامین نەتەنیاهۆ وە کەسێکی باشاتە پێشەوە هەندێک جار هەڵپا ئەکات هەرچەنە، بەڵام سەرۆکوەزیرانێکی بێوێنەیە. ئێمە بە خێرایی هاتینە پێشەوە، بەڵام پێویست ناکە هەموو جارێک هەر کەسێک ببێتە ئامانج لەم حیزبوڵەتدا بینایەک بەهۆی ئەو وێران بکرێت. بەڵام ئێمە هاوڵێکی باشین. ئەو هاتە وڵاتەکە و باراک حوسێن ئۆباما لەسەر ئەو ڕێکەوتنەی خۆی بوو و بەلایەوە ئاسایی بوو ئیسرائیل کۆتایی پێبێت. ئۆباما گوێی لێگرت و بنیامین خۆی ئەهات بۆ ئەمریکا و ئیتر ئەم ڕێکەوتنە خراپە ئیمزاکرا، بەڵام ئیتر لێەوە وەستا و ئێمە هاتینە پێشەوە و ئەم ڕێکەوتنەمان کۆتایی پێهێنا. تۆ پێویستت بە 8 ساڵ و 7 ساڵ نییە هەنێ جاری وا هەیە 100 ساڵی پێچێت، بەڵام ئێمە لە ماوەیەکی کووردا ئەمە جێبەجێەکەین. ئێوە ئەزانن کە من ئەتوانم ئەم کارە ئەنجام دەم، بەڵام ڕێی تێچوو ئیسرائیل ببێتە ڕێگرێک و نەهێڵێت ئەم ڕێکەوتنە بە ئەنجام گات. بەڵام وڵاتانی تریشە بوون، قەتەر، ئیمارات، سعودی عەرەبیە، بەحرین، کوێیت. ئەم وڵاتانە کران بە ئامانج، ئەوان نیش پێیان وە بوو کە دەکرێت ئەمە ڕوو نەدات. بەڵێ ئەمە بینیمان
دوایین کۆنگرە ڕۆژنامەوانی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بوو لە پاشکۆبوونەوەی سەرکردەکانی وڵاتی جیحەوت. درێژە بەرنامەکەمان دەین زۆر بەڕێز دکتۆر سەرهان ئەڤەجان سەرۆکی سەنتەری یارانناسی لە ئەنقەرە لەگەڵمانە زۆر بەخێری خۆشحاڵین کە لەگەڵتان. دکتۆرەژی قسەکان تاوە کە پێشەوەی بچمە لای بەڕێزیش بورن. قسەکانی ترامپ گوێ لێبوو وتمان زۆر جار لەم بەرنامانە باسمان کردووە ئەم شەڕە زۆر شەڕی گێڕانەوەکانیشە یعنی تۆ چی گێڕانەوەی هەیە بۆ شەڕەکە و دواتێ بۆ ئەم ڕێکەوتنامەیەکە ئێستا لە ئەندەیەکی نزیکە ئەگە کێشەی تایبەت نێتە پێشەوە دێت لێک تێگەش نامەکە نەڵی ڕێکەوتنامە دێت ئارەوە ئێستا بۆ نمونە ئەوەی کە ترامپ باسی کرد بە هەمان شێوە لەوانەیە دیموکراتەکان هەمان تێبینیەکانی ترامپیان بۆ ئەم لێک تێگەشتنامە دوای ڕێکەوتنی کۆتایی هەبێت چونکە دێنێت وازم پێرێ بوو ئۆباما قسەیەکی کردوتی بڕوا ناکەم لەوەی 2015 شتێکی چاکتر بکرێت ئەگەر بکرێت بۆیە لە ناوخۆی ئێران شەهر ئەوەیە ئێستا شەڕەکە لە نێوان ئەو دوو بەرەی کەوتن بەرەیەکیان بەرەی کابینەی حکوومەتە ئەنجومەنی باڵای نیشتمانی ئێرانە کە ئەم دوو لایەنە لەگەڵ ئەم ڕێکەوتنەدا ئەوان پێیان وایە کە ڕێکەوتنەکە گەرانتی هەندێک بابەتی کردووە بە تایبەت یەکی لەو شانەی کە گرنگەت و بۆ ئەوەی کە بتوان بیسەلمێنن و شەڕێکی سەرەکیەکە لەسەر ئەوەیە ئەوەی کە من لە تەلەڤیزیۆنی ئێران چەندجار لەلایەنی لایەنگرانی حکوومەتەوە بینیمە باس لەوەکان کە ئەڵەن دۆخی بۆ نمونە هەورمز ناگرێتەوە بۆ دۆخی پێشەڕەکە ئایا ئەما کرێت جار ئێمە لە دەخی ئەم لێکە تێگەشتنامەی کە لە هەندێک شوێنە بڵاوبووتە ئەومان نەبینیوە بۆیە وردەکاریەکان زۆر ڕۆڵە دەبینی لەوەی کە بزانانی کە کامەیە کام ئەم لێکە تێشتنامە چۆنە و چی گاریگەریەکە بێ بەرەکی ئەو لاشکەتی وتم بەرەی ئوسڵگەرا تونندڕەوەکانە یا ئوسڵگەرا ڕاستڕەوەکانە ئەوان پێیان وایە ئەوان دیژ هەر جۆرە ڕێکەوتنامەکەن ئەوان هەر ئەو قسە گشتەکەن کە زۆر جار لە نێوان شرۆڤەکانە هەیە کە ئەمە ترامپ ئەم دوو مانگا کاتە دۆخێک بۆی کە دۆخی بوونەوە سەری ناوت بگەێتەوە بۆ دۆخی خوار پێش شەڕەکە و بۆ ئەوەی کات بە ئامادەیەکی زیاتر دووبارە هێرش کاتە سەیرە زۆر باشە. بەڕێز سەرهان ئەڤەجان سەرۆکی سەنتەری ئێران ناسی لە ئەنقەرە لەگەڵمانی خۆشحاڵم کە میوارێ پێکەوەین حەزەکەم سەرنجی بەڕێز بزانم دەربارەی ئەو بەرەوپێشتوانانی کە ئێستا هەیە لە دانوستانی ئێران و ئەمریکا ئەوەی کە باس دەکرێت کە ڕۆژی هەینی داهاتوو ڕێکەوتنامەکان لێگەشت تێگەشتن نامەکە یان نامەی تێگەشتنەکە واژۆکرێت. بەڕاستی شەرەفمەندم کە لەم بەرنامەیەدا بەشدارم پێم وایە لەم ساتە وەختەدا لە ناوەڕۆکی یاداشتی یەکلێک تێگەیشتنەکە ڕوون نییە بۆ خەڵک ئێمە نازانین وردەکاریەکە چییە و لەبەرەوەی وردەکاریەکە نازانین پێم وایە ناتوانین قسەی لەسەر بکەین بڵین کێ براوەیە و کێ دۆڕاوە چونکە هەندێ بڕگەی هەندێ بەندیتیا ئەبێت لەلایەنی ئێرانەوە وان هەندێ بەن و بڕگەی لەبارەی هەڵگرتنی سزاوە تیابێت بەڵام هێشتا وردەکارەکەی تیانی ئەبێت چاودێری بکەین و بە تەواوی دەقەکە سەرەتا ببینین و تەنانەت تەواوی دەقەکەش بەس نابێت چونکە لە هەموو حاڵەتێکدا ئەمە پارچەیەک کاغەزی کورتە کە 15 خاڵێکی تایە بەڵام ئەو کاتەش 60 ڕۆژی دانوستانت ئەبێت تا ئەو کاتێک کە ڕێکەوتنێک یەتەکایەوە لە نێوان ئەمریکا و ئێران و پێم وایە ئەنجا ئەو کاتەش بزانین ئایا ڕێکەوتنەکە برێتە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان و ئایا پێویستی بە پەسەندکردنی ئەنجومەنی ئاسایشە بێت یان نە بۆیە ڕێگایکی دوور و درێژمان لە بەردەمدایە ئەبێت یەکەم زار تەواوی دەقەکە ببینین بزانین یادداشتی لێگەشتنەکە چی تایە لە نێوان ئێران و ئەمریکادا. زۆر باش بە تەنیشت ئەمریکا و باسی ئیسرائیل بکەین زۆر باس لەوە کرێت کە ئەگەری زۆر ئیسرائیل هەوڵی تێکدانی ئەم ئارامیە ئەم ئاشتیە ئەم ئاگربەستە و تەنانەت ئەو نامی لێ تێگەشتنە MOU بکات کە لە نێوان ئەمریکا و ئێران دێتە ئاراوە پێ وایە ئیسرائیل بتوانێت ئەمە بکاتیان هەر جیاتر هەڕەشەیە بۆ سەپاندنی چوزانم دۆخێکی نالەبارتر بەسەر ئێرانە هەڵوێستی ئیسرائیل تا ئێستا هەڵوێستێکی باش نییە لەگەڵ دانوستانەکەیە. بێگومان دکتۆر میمین نەخێر ئیسرائیل ڕاستە دڵخۆش نییە بەو دانوستانانە ئەوان نایانەوێت ڕێکەوتنێک بێتەکایەوە چونکە
دانەوێت شەڕەکە درێژ بکرێتەوە لە دژی ئێران و ئەمەش ڕوونە. ئەوروک بنیامین نەتەنیاهو چەند جارێک وتوێتی و ئەندامەکانی کابینەکەشی چەند جارێک وتویانە نانەوێت ڕێکەوتنێک لەگەڵ ئێران بێتەکایەوە و خۆشیان ئەمەیان ناوێت چونکە لەبەر هۆکارێکی ڕوون و نانێ حکوومەتی ئەمریکاش ئەو ڕێکەوتنە بکات و پێم وایە مەساتەوە وەختەدا کێشەیەکی گرنگ هەیە. ئایا ئەتوانن ڕێکەوتنەکە لە ناوبان من دڵیانیم لەو بارەیەوە چونکە ئیدارەی ترامپ خۆی ئەم کارە ئەنجامەدات بەڵام بە پێچوانەوە بنیامین نەتەنیاهو ئەگەر لە دەستی بێت ئەماکە ڕێکەوتنەکە لە ناوە بات بەڵام ئەم جارە پێم وایە سەرۆک ترامپ زۆر ڕژدا بۆ ئەوەی کە حەچی لە دەستی بێت بیکات بۆی نەتەنیاهۆ ڕێگری لە نەتەنیاهۆ بکات بۆی کە ڕێکەوتنەکە سەر نەگرێت. زۆر باش. کاکتۆرەژی ڕێکەوتنەکە وەکو بەڕێزی باس کرد پێشتریشە لە پێشەی کاوتم یعنی چەند خاڵێکی کراونتن میدیاکانەوە ئەوەی کە بۆ ئێران گرنگە کامەیە ینی ئێران چی شتێکی دەستەکەوێت لەم شەڕەیە لەم دانستانەیە لە درێژەی قسەکانمە ئەوەی کە من لەم چەند ڕۆژە لە تەلەڤیزیۆنی ئێران بینیمە یەک دوو شتە بوو کە لایەنگرانی کابینەی چۆن لە کابینەی پزیشکیان و ئەتر ئەو ئوسوڵگەرە واقع بینانە ئیشان لەسەرەکە ئەمە بکە ئێمە بۆ نمونە ئەم دۆخە ئەو حساری کە ئەمریکا خسبووە سەر گەڕهورمزەکە ئەمە لاچێت و ئێران لەو توان هەناسەیە بدات ئەو هەناسەیە کە ترامپش لەو لاوە پێویست بێت یعنی ئەو بەڵێ نەکە دوولانێ بوو ئەوان زۆر گرنگی بوادن پزیشکیان لەم چەند جارێک باشکرا و نیمچە ئاشکراوی ڕایگەاندوو کە بەڕاستێتە کابینەکەی لەوە زیاتر ناتوان درێژە بۆ دۆخە بدات یعنی ئێران کێشەی ئەوەیە کە خەزینەی دراوەکەی وەک بەرە کۆتاییەوە ناتوانێت بفرۆش بەدڵنیاش ئەگادار بینەوە خۆ ئەگەر لەمای ئەم 6 ڕۆژەیە ئێران ئەتوانێت ئەو نەوتە بۆ شێوازی جاران بفرۆشێتەوە کە بۆ نمونە تەنیا ئەتوانێت بە چین بفرۆشێت بە چینیش بۆ نمونە لە 15 بۆ 15 کەمتر لە نرخی بەڵێ بەپێ بۆی بگەڕێتەوە بە هزار زەحمەت و بە هزار کێشە و جەمسەریکە بێت جگە لەوەی کە ئەو پارێش بەشێکی ناگرایەوە بۆ ناو ئێران بەدانپێنانی خودی ئەندام پەرلەمانەکان ئەو یەکی لەو بابەتانە بوو کە ئەوە قسەیان لەسەر کردووە یەکی تریشان کە جەختیان لەسەر کرد ئێمە گەڕووی هەرموزەکە لە ماوەی 30 ڕۆژە ئەکەینەوە سەیری دۆخەکە ئەکەین ئەو کاتە کە بزانین بکەن دوای ئەوەش باس لەوەیان کردووە کە ئەمە بەمانەوە نییە کە ئەگەر بۆ نمونە کارێکی تێکدەرانیان بینی ئێرانش لە شێ خۆن بۆ سوالە بە ئیشێکی تێکدەرانە کە لە دەروی ئەم لەکە تێگەشتنامەیە بێت ئێران جاکتیش ئەتوانێت بە هەماشەی وەڵام بداتەوە بەڵام لە بەرامبەردا ئەو قسەی بەرامبەرەکەش چییە؟ ئەوان قسەکەی بەرامبەرەکە ئەوەیە ئێمە بۆ بەم ئاسانیانە ئەم کارتی گەڕوهرمزەمان لەدەستچوو ئەوەیەکی لە قسەکان یەکی لە قسەکان تران ئەوەیە کە باس لەوە کرێت کە چی گەرنتیەک هەیە کە لە دوای 6 ڕۆژەکە ئەمریکا هێرش نکاتەوە بۆینەوە دوای ئەوە نمونەی ئیسرائیل لێنەوەڵن ئیسرائیل تا چەشە لە هێرشکردنە سەر باشووری لبنان و ناوچەکان تر بەردەوامە وای چی گەرنتیەک هەیە کە ئەمریکا بتوان ئیسرائیل ڕابگرێت و پێیان وای ئەمەی کە ئەمریکا جاوای قسە بە ئیسرائیل دەکات و سەرزنی شێ دەکات و ئیسرائیل لە بەرهەمبەدا ئەڵێن ئەوە یاریکی نێوان خۆیانە تاکتیکێکی نێوان خۆیانە بەگشتی لە دەرو ئەمانش لە دەرەوە ئەمان یەک بابەتێکی تر هەیە لەلایەن بەشێک لە ئوسڵگەراکانەوە هەیە کە باسی لێ کرد ئەوەیە کە ئەوان پێیان وایە کە دوجا ئێران دەبێت بەرەوچەکی ناوەکی بڕات یعنی ئەمە قسێک هەیە کە لە زۆر باسێک بەتەبەتیوانەیە کە تیۆریستنن ئەوان پێیان وایە کە تاواتر ئێران لە دۆخێکان نەماوە کە بتوانێت بە ڕێکەوتنامێ لێ تێگەشتنامێک بەڵام زۆر لاواز بووە لە زۆر لاوازە بەڵام زان چۆن دوکمە من وایەکشی پێ بڵێن زۆر لاوازە بڵێ ئەمانە ناتوانن خۆپیشاندانێکی چەند هەزارێک ڕێک بخەن بە دڵنیان ناتوانن ئەویش بکەن و خۆشیان باشە وازان بەڵام ئەتوانن سەرێشە دروست بکەن چونکە ئەمانە ئەندام پەرلەمان هەیە لە پەرلەمان ئەتوانن کابینەمان ئەمانە بۆ نمونە لەناو بەشێک لە کابینەیە ئەرخنیان کرێت ناو بەشێک لە کابینە کۆتوانێن دزیان کرێت لە کابینەی پزیشکیانەوە ئەمانە بۆ نمونە ئەتوانن بۆ نمونە هێرشکەن سەر سەفارەتەکان بۆ نمونە خۆ لە کاتی هەمان بوو کە هێرشیان کرێت سەر سەفارەتی سعودیە تێگەشتوون و ئەتوان ئەم ئیشانە بکەن ئەو کار تێکدەرانە بکەن و زۆر پەیوەندی بەوە هەیە کە ئەم نیزام چی لەما ناکات چۆن دەبێت کۆنتترۆڵان بکە ئەگەر ئەم نظامە سەرکەوتوو بوو لەوەی کە ئەم ئوسوڵگەرانەی کۆنتترۆل بکات ئەکرێت بڵێن کە لێکە تێگەشتنامەکە لەمە ئەم 6 ڕۆژەیە ئەچێتە پێشەوە بەڵام بۆ ڕێکەوتنامی کۆتایی کێشەی گەورەکە دووشتە کە ئاماژەی پێ بکەن یەکیان چارەنووسی وزەی ناوەکیە کە ئەمانە بە هیچ شێوە لەگەڵ ئەویانی کە ئێران توانای پیتاندنی وزەی نەبێت و دوو بابەتی موشەکەیانە
ئەوان پیان وایە بە هیچ شێوەیە بابەتی موشەکان نابێ بچێتە بەس لەو خاڵەنشەکە بڵاو تا باس نەکرەوە بەڵام ئەوان پیان وایە تەمان ئەوان لەسەر گریمانە ئیشەکەن ئەوان پیان وایە ئەگەر ئێران ئەم بۆ نمونە ئەمریکا سەرکەوتوو بێت لەوەی گەڕووی هورموز بە ئێران بکاتەوە بۆ نمونە بتوانێت وزەی ناوەکی ژرا بگەێت ڕۆژێتە سەر موشەکەی قسەکانە زۆرتر بەڕێز سەرهان دەمۆلای بەڕێزت خۆی پێشتر لە کاتی شەڕەکەیە بەتایبەت لە شەڕی مانگی ئازاری ئەم ساڵە ئەوەی کە پێوترێ شەڕی 6 هەفتە یان 40 ڕۆژە زۆر باس لەوە کرا کە ئێران لەژێر کاریگەری کۆمەڵێ مەرجایە ئەمریکا مەرجی هەیە بۆی بۆ نمونە ئەوەی کە کۆتایی بە پرۆگرامی ناوەکی ئێران بهێنرێت بۆ نمونە کۆتایی بە بەرەی مقاومە بهێنرێت توانای موشکی ئێران زۆر کورد بکرێتەوە کە بە شێوازێکە موشەکانی نەبنە هەڕەشە بۆ سەر ئیسرائیل و هەروەها بابەتی وزە و ئەوانەشی هاتناوە ئێستا ئەو چەند خاڵی کە بڵاو کراونەوە ئەو 15 خاڵی کە بەڕێز باست کرد کە بڵاو کراونەوە بەشێک لە میدیاکان باسییانەکەن ئەگەر چی ئەکرێت وەکو درافتی کۆتایی سیر نەکرێت بەڵام دوجار ئەمریکا و ئێران ئەکرێ بڵێ بزانین چیان دەستکەوتووە لەم دانوستانە؟ چیان دەستەکەوێت لەم دانوستانەیە؟ پێم وایە ئێوەش باستان کرد ئەوەی کە پەیوەندی بە میدیای ئێرانەوە هەیە مەرجەکان و بەندەکان بەشێکی وەکو ڕەشنووس لەبەردەستە مرج نییە ئەمە هەڕەشە بێت لە واقع بێت چونکە پێم وایە هەنێ لە مەرجەکان لە ڕاگەانی میدیاشدا بڵاوکراوەتەوە ڕەنگە پێویست نەکات لە نوسخەی کۆتایی یادداشتی لێگەشتنەکەش بێت ئەو جەنگەی پێشوش ئەم جەنگەی ئێستاش پێمە بێشتریش وەرۆکو لە سلێمانی بووم زۆر باسە کرات لە ماوەی شەڕی 12 ڕۆژەی ساڵی پێشوودا ئێران بەتەنیا ئێران بەتەنیشی لە ڕەشەر لە دەشت ئیسرائیل دەکرد بەڵام ئێستا تۆ هێزێکی هاوبەشت هەیە لەلایەن ئەمریکا کە ئەمریکا و ئیسرائیل بەرامبەر ئێران لەوانەیە ئێران نەتوانێت ماوەیەکی زۆر بەرگە بکرێت ڕاستە توانایەکی زۆری هەیە بەڵام ئەو توانایانە سنووردارە پێم وایە لاەنە باشەکە بۆ ئێران هەڵگرتنی سزاکانە هەروەها ئازادکردنی بەشێک لە پارەی ئێرانە هەروەکو ئەو مامەڵەیە کە قەتەر هەیبوو هەروەها ئەوەی کە لە ئیمارات یا لە کۆریای باشوور ئەمە خاڵێکی ئیجابیە بۆ ئێران بەڵام لە هەمان کاتدا هەنێ ئەرک ئەکەوێت بەرپرسیارەتی ئەکەوێتە سەر ئێران بۆ نمونە سنووردارکردنی توانای ئێران بەڕاستی سنووردارکردنی توانای ئێران چونکە مەش کێشەیەکی گەورەیە چونکە هەروەکو سەرۆکی ئەمریکاش وتی ئەوان ئەیانەوێ چاوەڕوانیشیان لە ئێران هەیە بەڵام لە هەمان کەداگەر بڕوانی تەڕابردوو بەتایبەت خۆلی یەکەمی سەرۆکایەتی ترامپ و دانوستانەکانی مانگی 4 ئێران هەموو کاتێک ڕەتی کردوتەوە کە سازش بکات لەسەر پرۆگرامەکەی بەڵام ئەم جارە سازشێکی زیاتر لە ئارادا بێت لەلایەن ئێرانەوە چونکە ئەمە ئامانجی ترامپ بووە بۆیە پێم وایە هەنێ خاڵی ئیزای بۆ ئێران نەبێت بەڵام لە هەمان کاتیشە هەنێ خاڵی سلبیشی بۆ ئێران نەبێت هەروەکو میوانەکەشتان باسی کرد هەنێ خەڵک لە ئێران بەتایبەت توندڕەوەکان یا هەنێ خەڵکی ئەمریکا ڕەخنە لە ڕێکەوتنەکە ئەگرن و پیان وایە نابێت ئێران هیچ ڕێکەوتنێکە بکە لەسەر حسابی ئەمریکا بێت و خەڵکێکش لە ئێران پێی وایە بێت شەڕ بەردەوام بێت لە شەڕ لەگەڵ ئێران و لەگەڵ ئیسرائیل و ئەمریکادا و پێم وایە بەتایبەت سوپای پاسداران زۆر توندن لە هەنێ حاڵەتدا
هەرچەندە هۆکار بوون بۆ زیان لە دژی ئێران. بڵێ بەڕێ سەرهان با بمەسەر تورکیا ینی لە کاتی شەڕی مانگی حوزەرانی ساڵ ڕابردووە باس لەو ئەکرا بەتاوت پێم وا بێت و کاتە بەڕێز باخچەلی بوو یانێک لەو بەڕێزانەی سیاسەتمەدارانی تورکیا بوو باسییان لەوە کرد کە تورکیاش بەشێکە بێت لەو هەڕەشانەی کە ئەمریکا و ئیسرائیلی کەنە سەر ڕۆژهاتی ناوەڕاست و زۆر باس لەوە کرا کە ئەگەری زۆر لە دوای ئێران سەرەی ئەوە بێت کە با بڵێن تورکیا بەرەو شەڕ بکێشرێت. تورکیا هەڵوێستی لەسەر ئەم دانوستانەی نێوان ئەمریکا و ئێران چۆن ئێستا؟ دکتۆر زەڵمی چیرۆکی تورکیا و ئیسرائیل زۆر باگراوندێکی دوور و درێژی هەیە، چونکە تورکیا لەم بەتایبەت لە 7 ئۆکتۆبەرەوە کێشەی گەورە هەن لە نێوان تورکیا و ئیسرائیلدا. بەتایبەت تورکیا زۆر نائاسوودەیە لەبەر ئەو ڕەفتارەی کە ئیسرائیل پیشانیەدا لە ڕۆژهاتی ناوەڕاستدا. ئەویش نەک تەنیا لەبەرەوەی ڕەفتاری ئیسرائیل هەڕەشەی ڕاستەوخۆی بۆ سەر ئاسایشی نیشتیمانی تورکیا، بەڵکو لەبەرەوەی ئیسرائیل سیاسەتێکی فراوانخوازانەی هەیە، سیاسەتێکی شەڕانگێزی هەیە و بە ئەنقەست هەڕەشە ئاراستەی بەرژەوەندەکانی وڵاتانی ناوچەکە ئەکات. هەروەک باخچەلی وتی تورکیا لەوانەیە نۆرەی بێت، بەڵام ئەمە تەنیا ئاماژەیەکە و ڕەخنەیەکە دیاریکراوی لە ئیسرائیل و لە نەتەنیاهۆ، چونکە نەتەنیاهۆ وتی ئیسرائیلی گەورە هەنێ بەشی تورکیا شەگرێتەوە و ئەوان بە ئاگان لەو هەڕەشێکە لە ئیسرائیلەوە ئاراستە ئەکرێت و ئەیانەوێت ئیسرائیل نەبێتە هەڕەشە بۆ سەر ئامانجەکانیان لە ناوچەکەدا. بۆیە کێشەی سەرەکی ئەنقەرە هەڕەشەی ڕاستەوخۆ نییە بۆ سەر ئاسایشی تورکیا بەتەنیا، بەڵکو ئەم ناسەقامگیریەیە و پەشەوەیە کە بەهۆی ئیسرائیل و لە ڕۆژهاتی ناوەڕاست هاتووتەکایەوە. زۆر باش. دکتۆرە ژیبا پرسیارەکە تۆزێک ئەوە بکەم لەو ئینە دەرچین. کوردستان تا ڕادێکی باش خۆی پاراست لە هەردوو شەڕەکەیە بەو پێیکە چوێ ناو چوارچەوەی سەروەری خاکی عراقەوە ئەو جۆرەکان لەگەڵ عراقا پەیوەندێکی باڵانسی هەبوو لەم شەڕەیە. بە دیاریکراوی حەزەکەم باسی سلێمانی بۆ بکەین. سلێمانی زۆر باس لەوە کرا کە بەشێکە بێت لە شەڕەکە بەو پێی کە حیزبەکان ڕۆژهاتی کوردستان بەشێکیان زۆریان لێرن، سوونێکی فراوان لەگەڵ ئێرانە هەبوو، بەڵام باش خۆی ڕاگرت. حەزەکەم باسێکی سەرنجێکی لەسەر ئەوە هەبێت. ڕاستە و جاکتریش باسمان کرد کە خۆشبەختانە سەرڕاوی کە ئەم دوو دەسەڵاتی لە هەرێمی کوردستانە لە ناکۆکیان خۆیان بەردەوام بوون، بەڵام لە بابەتی ئەوەی کە هەوڵ بدەن لەم شەڕدا بێلایەن بن، ئەتوان بڵێن لەمەیانە ئەزمونێکی سەرکەوتوانەمانە بوو. لەوانەیە ئێمە چاوەڕێەوەمان نەکردایە سەرڕای چکە ناکۆکیمان هەبوو لەگەڵ یەکتریا پێویستمان بووە بوو گوتارێکی هاوبەشمانە بێ پێویستە خۆی زۆر باش بوو بەیاننامەی هاوبەشمان هەبووە بەیاننامەکانمان لەگەڵ عێراق هەماهەنگی پێ بکرای بەس هەر لەوەی کە تایسەتوانیمانە بەو شێوازە خۆیان بێڵنەوە سەرکەوتوانە بوو. هەرچەند من پێم وانە ئەمە بۆ مانایە بە ئێران تاوە لە دۆخەکە ڕازیە. یەک دوو هەفتەی ڕابردووە من ئەوەی کاگەم لە میدیاکان ئێران بۆ دیسان بابەتی مەسەلەی جوڵاندنی هێزەکە کە لە هەفتەی یەکەمی شەڕەکە باسکراوە دووبارە گەرم کراوەتەوە، هۆکارەکەی چییە و دواتر چۆن ئەبێت، ئەوەش لەو شانەیە کە دەبێت دوای ئەم ڕێکوتنامەکە لێ تێ بگەین. بەداخە ئەو بابەتی مەسچەکەکە دووبارە دۆخی بابەتی گەرم کردوتەوە و بەداخەوە بەهۆی ئەم دۆخی کەیسە لە هەرێمە هەیە نەماتوانێت ئێمە وەڵامداری یەک وەڵامێکی هەبوو بۆەوە باش باس لەوە کردوتی لای ئێمە نییە و ئەوە تا هەرێمی کوردستانی ئەمریکا ئەو جیاوازیە کاکە بڵێمە سلێمانی ئەوە هەولێرە ئەو شێ کورد بەکاری ئەو شێ کوردی بەکارهێناوە بۆی ئەو بابەتە بەڕاستی بەداخەوە ئەو بابەتە دەبایە باشتر ئێمە چاودێریمان بکردایە
بەیاننامێکی هاوبەشمان هەبوایە و بە جۆرە جۆرەکان چارەسەرمان بکردە ناکرد ئەم بابەتە بێت چونکە ئەم بابەت هەر بابەتێکیەوە خۆ دەزان بیانویە کە بەدەست کۆماری ئیسلامی ئێران و کەچاکی بکە و بتم باسییان کردووە بەس لە ماوەی دوو هەفتەی ڕابردووە من دەتوان بڵم لە 5-6 کەسایەتیەوە تر بۆ نمونە شرۆڤەکاری سیاسی وێ ڕاوێژکاری سیاسی کابینەی پزیشکیانە تەنان کەسانێکە بوون بۆ نمونە پێش وەزیری دەروی ئێران بوونە باس ئەم بابەتیان کردووە وتیان ئەم بابەتمان لەبی ناچێت تەنان باس لەوە کراوە کە هەموو شتەکان ئامادەکاری بۆ کراوە چەکیان پێ بووە ئەمانە ئامادەبوون لە ساعتی سفر بێن هێرشەکە دەست پێ بکەن بەڵام کۆماری ئیسلامی هەڕەش ئەوان ئەوان گێڕانی خوانەیە لەن کۆماری ئیسلامی ویسەتی هێرش هاتوسە سونەکان هەڕەشەی لە هەرێمی کوردستان کردو اینجا وتیانە تەنانەت تاڵەبانێکانش بۆ نمونە تەنان یەکێتی نیشتمانیش لەو بابەتە بۆیە ئەم بابەتە تا ئەتوان بڵێن تا هەڵوێستەکە با من تۆزێک لەوە نیکەم ناوت هێنان تاڵەبانی باڵێن بەڕێز بافڵ تاڵەبانی سەرۆکیەتی لە چەند چاوپێکەوتنێکی جیاوازە لەگەڵ با بڵێن باسی لەوە ئەکرد کە هەرێمی کوردستان بەشێک نابێت لەسەر ڕم و دواتر بەڕێز قوبا تاڵەبانی جێگری سەرۆکزیانی هەرێمی کوردستان جارێکیان لەوتارێکە باسی لەوە کرد کە دۆناڵد ترامپ ئەزانێت چی ئەکات و چۆن بەڕووکراوە یان جۆر جۆرەکان بوو بەهۆی سەقامگیریەک بۆ سلێمان بەدڵنەیە من قسەم لەسەر ئەوە نییە بەسمە ئەوی لەم پێشهات تازەیە کە ترامپ بابەتەی وروژان دەبووە لە مەشە ئەو لێکتێگەشتمان هەبووە کە بەداخەوە هەستەکەم بووە قوربانی ئەو ململانەی کە ئەو میدیاکان بە هەر کامێکان خۆ ئەگادەری میدیای پارتی بە جۆرە باسی کرد میدیای ئەملا بە جۆیتر باسییان کرد وەتە دوجار ئەوە بەگشتی بەسەر کورداشکێتەوە ئەگەر بتوانین ئەم بابەتەش چارەسەر بکرێت زۆر باشە دەبێت لایەنەکە بێ بەڕاستی ئەم بابەتە کۆتایی پێ بێنێت نەکەوەی کە لایەنێک بڵێ ئاگام لێ نییە لە لایەنە ئێمە نیە ئەو بڵێ لە لای من ئێمە نیە لە باشە مادەم ئەم بابەتە هەیە کە خۆ دەبێت ئەمە لای بگرێتەوە بەبەستمەوەیە کە بەداخۆ ئەم نەبوونە گوتاری هاوبەشە ئەم لێک نەگەشتن لەم کاتە هەستیارەدا ئەکرێت لە دو ڕۆژە ئێران بەکاری بێنێت دژمان دەبێت زۆر باشە بەڕێز سەرهان کورد هەرێمی کوردستان بە دیاریکراوی باشووری کوردستان ئەوەی کەوترێت کوردستانی عراق لە ماوەی ڕابردوودا لە هەردوو شەڕەکەیە شەڕی مانگی حوزرانی ساڵ ڕابردوو و شەڕی مانگی ئازاری ئەم ساڵە زۆر باس لەوە کرا کە هەوڵی تێوەگلانی ئەدرێت هەوڵ دەدرێت کە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەرەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی کە لەناو خاکی هەرێمی کوردستانی عراقان لە ناوچەکانی باکووری عراق زۆر باس لەوە کرا کە تێوە ئەگلێنرێن هاوکاری ئەکرێن بۆی کە بچن ناو خاکی ئێرانەوە بەڵام لە پێناو ئەمنیەتی گشتی ناوچەکەیە سلەیمانی بە تایبەت ڕۆڵێکی باشی گێڕالەوەی کە نەبوو بە بەشێک لە قوربانیە ئەگەر سەرنجێکی ئەوەت هەبێت لەسەر هەرێمی کوردستان چۆن توانی خۆی بپارێزێت لە ماوەی ئەو دوو شەڕێکە بەڕێوە چوون پێم وایە هەڵوێستی سلێمانی زۆر سەرکەوتوانە بوو بەڕاستی وە کەشوی شخصی ستایش یەکەم چونکە هاوڕێم بەڕێز بافڵ تاڵەبانی وتی ئێمە بەتەنیان نین لە ناوچەکە بۆی وەکو سەرڕم بەکار بهێنرێن هەروەها وتی ئەمە حاڵەتێکە کە لە بەرژەوەندیمانە کە لە حاڵەتێکی وەها هەستیاردا بێلانی خۆمان پارێزین چونکە لە ئێرانیش خەڵکێک هەبوون هەموو کاتێک کوردیان تاوانبارە کرد نەک تەنیا کوردی ناو ئێران بەڵکو کوردی دەرەوەی ئێرانیش بۆ نمونە لە کوردستانی عراق بەڵام پاشان کوردستانی عراق وتیان نەخێر ئەمە جەنگی ئێمە نییە و ئێمە ناچینە ناو ئەم جەنگەوە چونکە ئەوان بەڕوونی وتیان ئانەوێ ئەو شەڕە هەرچی زووە کۆتایی پێبێت و وتیان ئەوان ناوێ شەڕەکە درێژە بکێشێت بۆیە پێم وایە ئەمە هەڵوێستێکی بەڕێز بوو قورسایی خۆی هەبوو و لە کاتی خۆیدا بوو لەلایەن سەکرایەتی کوردەوە ئاراستەکرا بۆیە پێم وایە ئەمە زۆر مانۆڕێکی سەرکەوتوانە بوو و هەڵوێستێکی سەرکەوتانە بوو لەلایەن کوردستانی عێراقەوە و خەڵکی ناو تورکیاش لەو کاتەدا و لە ئەنقەرەش و لە هەندێک بەشووی تورکیا ئەستەمبوڵیش ستایشی خۆیان بۆ هەڵوێستە خستە ڕوو هەم لە بۆ هەڵوێستی سەکرایەتی کورد لە سلێمانی و هەم لە هەولێریش بۆیە پێم وایە ئەو هەڵوێستە لە کاتی گونجاو و لە شوێنی خۆیان بوو لەلایەن سەرکردایەتی کوردەوە ئەگەر نا تەنیا وێنای ئەوە بکە ئەگەر سەرکردایەتی ناوچەکە ڕێگەی دابە ناوچەکە
لەلایەن ئەمریکاوە بەکاربهێنرایە لەلایەن هێزی تری بیانیەوە ئەوە دەرگای بۆ دۆزەخە کردەوە و خەڵکی ناوچەکە بێگومان ڕێگر بوون لەوەی کە ئەمە ڕووبدات و هەڵوێستەکە زۆر لە شوێنی خۆی دابوو. بیرمە جارێک گوێم لە بەڕێز بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان بوو هەروەکو لە دیدارەکەدا وتی ئێمە ڕێگە نادەین ئەم هەرێمە بەکار بەهێنرێت چونکە ئەمە لێکەوتەی خراپی ئەبێت هەر لە بەڕێژەمەژنا چونکە ئەو وتی ئەوەش وتی ستایشی هەوڵەکانی پاکستانی شەکەین و سەرکردایەتی کوردیش بە هەمان شێوە ئەوێت ڕۆڵی نێوانگیر ببینێت و هەڵوێستی خۆیان هەر لەو کاتەدا بۆ ئامادەبوان ڕوون کردەوە بێگومان ئەوەش لەوە شتێگەیشتن زانیان کەم ئاگربەستە ڕێکەوتنە ئاسانەکات. زۆر باش دێمە لای تورکیا بەڕێ سەرهان ئەگەر وەکو پێشتر ئاماژەم پێکرد باس لەوەکە کە تورکیا لە شەڕەکە تێوەگرێت ئێستا تورکیا ڕوانگەی تورکی بۆ سیرکردن لە دانوستانی ئەمریکا و ئێران چۆن سەیر دەکرێت یانی تورکیا لەکوێ سەیری بەرژەوەندەکانی ناوچەکە کات ڕۆژهات ناوەڕاست و لەگەڵەوە ئەگەر سەرنجێک بخیتە سەر پرۆسەی ئاشتی لە تورکیا پرۆستەی ئاشتی کە مدەتێکی زۆرە بەڕێوە ئەچێت بە قۆناغە جیاوازەکان ئەم دانوستانە ئەم گەڕانەوەی ئارامیە بۆ ڕۆژهات ناوەڕاست کاریگەری چۆنە بێت لەسەر پرۆسەی ئاشتی؟ تۆ دوو پرسیاری جیاوازت کردووە پرسیاری قورسیش هەوڵە دەم ئەو پەڕی هەوڵی خۆم دەم کە ڕوونیان بکەمەوە توێژەری پرسیارە قورسەکانی سەرۆک ئەردۆگان پێشوازی کرد لە ڕاگەیاندنی یاداشتی تێگەیشتنەکە و وتی پێشوازی لێ یەکەم بە هەمان شێوە ناوی پاکستان و سعودی عەرەبیە و هەنێ وڵاتی تری هێنا و وتی تورکیا ستایشی هەوڵ و تەقەڵاکانیان نەکات و هەڵوێستی ئەنقەرە و تورکیا زۆر ڕوونە ئەم جەنگە نابێ نەبووە هەر لە سەرەتاوە دەست بکە لە مانگی دوودا و جەنگێکی ناپێویست بوو و چەند جارێک سەرۆک ئەردۆغان وتوێتی ئەم جەنگە ناپێویستە جەنگێکی نەوروژێنراوە بەڵام جەنگەکە چۆنێک بێ دەستی پێکرد و بۆ چەند ڕۆژێک و چەند مانگێک بەردەوام بوو سەرۆک ئەردۆغان چەند جارێک وتوێت هەروە بەڕێز حاکان فیدان و بە هەمان شێوە کاردەستەکانی تریش وتیان تورکیا ئەو پەڕی هەوڵی خۆی ئەدات بۆ ئەوەی شەڕەکە بوەستێ بۆ ئەوەی کە هەتا بکرێت دەست پێ نەکاتەوە و تورکیا ماوەیەکی زۆرە بەردەوام بوو لە گفتوگەکاندا بەشدار بووە بۆ ئەوەی کە لێداشتێکی لێگەشتن بێتەکایەوە و ماوەیەکی زۆرە کە تورکیا ئەوێت هەر زووە بکرێت کە ئەم ڕێکەوتن ئەنجام بدرێت بۆیە پێم وایە هەڵوێستی تورکیا ڕوونە ئەنقەرە زۆر دڵخۆشە و بە قەناعەتە لەوەی کە ئەم دانوستانانەی نێوان ئەنقەرە و نێوان ئێران و ئەمریکا بگاتە ئەنجام و ئەنقەرەش لەو ڕۆوە هاوکارە بێت ئەمە هەچ پرۆسی ئاشتیە پرۆسەیەکی زۆر قورس و ئاڵۆزە ئەگەر تۆ بچیتە ناو ئەم پرۆسەیەوە ئەگەر بە کورتی بڵێن ئەگەر شتەکان بە باشی بەڕێوە بچن دەوڵەتی تورکیا مکوڕ ئەبێت لەوەی کە بەردەوام بێت هەروەها حزبی ئەردۆگانیش نەک هەر حکوومەت هاوکارن بۆیە جەنگ بە شێوەیەکی گشتی زیانی بۆ خەڵک هەیە لە هەموو شوێنە چونکە سەقامگیری لە ناوچەکەدا ئەگەر شەڕ هەبێت تۆ سەقامگیری نابینیت ئەبێت تەرکیزت بکەیتە سەر شەڕ بەڵام ئەگەر شەڕ تەواو بێت و ئەگەر بەستێکی بەردەوام هەبێت وە ڕێکەوتنێک هەبێت نەک تەنیا لەلایەنی ئێران بەڵکو لەلایەنی ئیسرائیلیشەوە بێگومان ئەمە یارمەتی دەدەوێت پرۆسی ئاشتی لە تورکیا بە پێچەوانەوە بارودۆخی تورکیاش هەر خراپ ببێت
بۆیە تورکیا مکوڕە کە ئەم ئاگربەستۆم ڕێکەوتنە بەردەوام بێت و تورکیاش ئەگەر لەو کێشەی خۆی ڕزگار بێت بێگومان دۆخێکی سودبەخش دێتەکەیە. زۆر باش کاکتۆرەژی لەسەر ئەگەر وا دابنین ڕێکەوتنەکە بەرەو باشی بەڕێوە چووە 19 مانگ واژۆکرا ئاڵنگاری گەورە لە بەردەم ئێراناچی ئەبێت لە دوای ئەم دۆخەوە بەرز باسەوەت کرد لە ڕووی ئاستی ناوخۆیەوە ئەگەری زۆر ڕوەڕی کێشە ناوخۆی بێتەوە بەستان لێ تێگەیشتنامەکە یەک دۆش ئێمە گەینە ڕێکەوتنامی کۆتایی بابەتی سەرەکە بابەتی وزەی ناوەکێکەیە ئەن دەبێت و چارەسەر بکرێت ئەتر ئەو ڕۆژگارە بۆ ئێران ڕۆیکە بەڕاستەکی یاری بەم دۆسیە بکات بۆ نمونە بڵێ ئەگەێنمە 20 ئەگەیمە لە ستاسی یا بوونەوە پیتاندینی نامەکە بە لە ستاسێ بێت لە ستا 20 بێت بابەتێکی تر ئەو بابەتە کۆتایی پێهات ینی ئەو خۆشان گەشتەوە خراتی کە دەبێت بەڕاستی چارەسەرکی ئەم وزەی ناوەکیە بکەن یان بەڕاستی ئیسە پرسیارەسەرەکەکە ئەوەیە لای خۆیان زۆر خۆیان ناخۆیران وایدات و بەڕاستی زۆر سەکۆیکی ئازاد کراوەتەوە جاران ئەو سەکۆی نەبوو پرسیارەسەرەکەکە ئەوەیە کە ئێران چی بەم دۆسەی ناوەکەیەکە کرد ئەم دۆسەی ناوەکە نەیتوانێت ڕەدعی بۆ دروست بکات ئەوە تا ئیسرائیل و ئەمریکا دوو جا هێرشان کرد سەری نەوەش بوو کە ئێران توانێت بگاتێت چەکی ناوەکی و نەوەشە کە بەڕاستی بۆ کەتی وزەش زۆر بەکاری دێن بە تایبەتی بۆ مەسەن بۆ نمونە بۆ دابینکردنی کارەوە مادام ئەم سیاسەتە بە ئاڵۆز هێشتنەوەی وزەی ناوەکی دەبێت لە شوێنێکە کۆتایی پێبێت و ئەم ئەو خاڵەیە کە لەگەڵ بەڕاستی بڵام لەگەڵ ئەو بەشە ئوسڵگرات و تەواوەکان ئەبێتە خەڵکی زۆر ناکۆکی گەورە و هەر لە ئیساوە ئاڵۆزی گەورە دروستەکەن بەڵام پەیوەندی بە ئەوە هەیە کە ئەم نظامنەوەی کە دێتە سەر دەسەڵات کە ئایەتوڵا موستەفا خامنەیی و دەوروبەرەکەی چی لەم ئوسڵگەرانە ناکەن ئەم ئوسڵگەرانە ئایا کۆنتترۆڵە نەکەن یا ئایا یانەوەی لەگەڵیانە هاوسەنگی دروست بکەنەوە دوجا دەبێت ئەمانە شێکلایی بکرێتەوە یانی ناکرێت ئەمانە هەر کاتێک بیانەوەی لە پەرلەمانە کێشە بۆ کابینێ دروست بکەن هەر کاتێک ویستیان بۆ نمونە لە بابەتی حیجابە کێشە دروست بکەن وامانەش بەڕاستی ئەو بدانانیشن بە دڵنجان نانیشن چونکە بەڕاستی ئەمان ناکرێت ناو ببرێن یان بڵێن ئەمان دەمکوت بکرێن ئەمان هەر ئەمێننەوە ئەوە ئەمانە کەسانێکن لە 2005 هاتوتن ناو هەموو کایەکان ئەم حکوومەتەوە بەشێکیشیان هەر بۆ ڕاستکردنەوەی بارودۆخی ناخۆ خۆیان بەکاریان هێننەوە بەڵام بەستەکەم ئەوەیە ئەمەش نابێت بمێنێتەوە دکتۆر ینی ئێران دەبێت لەم ئێران ئەتە کاتی بریارە قورسەکانە خۆیان پێڵم کاتی نەشتەرگەریە قورسەکانە دەبێت ئەمڕۆ هەواڵێک بڵاو بوویەوە کە باس لەوە کرێ مانگی داهاتوو هەشتی مانگ تەرمی ئاڵە خامنەیی بەخاگەسپێت ئەمە جۆرەکان پێشوازیکردنیە لە ئاشتی بەڵێ نیشانەیەکە بۆی کە دۆخەکە جۆر لە جۆرەکان دڵنیان پێدراوە کاتر دۆخێران ئاساییە بێت چکە دۆخێرانە ئاساییە با بێمە سەر بابەتە کە ئەو بابەتە زۆر گرنگە چکە من بابەتی چەکی ناوەکەی سەپەش لە سڕگارەکانم نەک ئێمە بۆ ڕازی نەبین کە بۆ نمونە پیتاندینی یا بۆ نمونە هەڵسەکانێ دەبێت ئێمە بەرەو چەکی ناوەکی بڕۆین بابەتێکی بابەتێکی تر ئەوەیە کە کام بژاردان هەڵبژێرن ئێران ئەوش ئەو کۆمەڵ هەڵبژاریەکەن لە بژاردەکان ئەوەیە کە لیژنەیەکی نێودەوڵەتی و ناوچەی دروست بێت یعنی بۆ نمونە وڵاتانی کەندا و لەگەڵ ئەمریکا چاودێری چۆن بڵێن بابەتی وزەی ناوەکی ئێران بکەن بابەتێکی تر ئەوەیە کە ئێران بۆ ماوەی بۆ نمونە باس 10 ساڵەکرێ 5 ساڵەکە 20 ساڵەکرێ بە شێوازێکی کاتی هیچ جۆرە پیتاندین یورانیۆم نکات بەڵام پسێدراوی بمێتەوە ئەمەشێکی لەو بابەتانەیە کە ئێران دەبێت برای خۆتایی بدەوە ئەمە پەیوەندی بە پێویست بە کۆدەنگیەکی ناوخۆی هەیە ئەو تێت ئەمریکا هاوکاری ئێرانەکات 300 ملیۆنەکرێت 300 میلیارد دلار ئەوەی کە لە نەکاتەوە ئەگەر چی هێشتا دیار نییە و گوتم ئەمە بێتە هۆکارێک بۆ بژانەوەی ئابووری ئێران تەنیشتی هەڵگرتنی ئەو بلۆکی کە لەسەر پارەکانی هەیە بەتابەت لە کۆریا و لە ئیمارات و لە یابان و بەڵێ بژانەوەیکی کاتی هەیە چۆنە بۆ نمونە توانین نرخی دلار کەمە بێنێتە خوارەوە نرخی هەڵاوسان بێتە خوار بەس دیسان جایەکتر ئەوەش زۆر باسمان کردو لەم بەنامە هەموو کاتێک باس لەوە کرم ئابووری ئێران ئابوورێکی سیستماتی گەندەڵە دکتۆر ئەوە هەموو کاتێ دەبێت ئەومە لە بەرچاو بێت ئابووری سیستماتی گەندەڵ بۆ چارسەر ناکرێت بڵێن ڕێژەی بەرمیلەکە ئێران لە ملیۆنێکەوە بێت 2 میلیۆن بۆ نمونە 12 میلیارد پارەی بلۆکە کراوی برێترێت بۆ نمونەوە بەرهێنانەکە ئێران تا ئەو چارەسەری ئەم هەموو شتێکی پەیوەندی ئێران پەیوەندی بە ناوخۆی هەیە تا لە ناوخۆیەکە دەستێکی پۆڵاین نەبێت وەکو نمونەی ئەوەی کە لە سعودیا کرا البەتە بە هەموو جیاوازێکی ئێران و سعودیا هەیە ئێران زۆر قورسە تا ئێران ئەو نەشتەرگەریە قورسە نەکات ئەو دەستە پۆڵانە نێتەکایەوە کە ڕوبەروو ئەم گەندەڵکاری بۆ وەستێتەوە
بەڕاستی بڵام ئەو دۆخەر و خۆی ئەمێت و بەڵام ئەتوان بڵێ دۆخێکی باشتر تا ڕادەیە جێگرترە بەڵام بەکو چارەسەر کۆتایی نا زۆر سپاس کاکتۆرەژی پێش لە سندێک لە کۆڵنەوەی ئایندەی بەڕێز سەرهانا ڤاجان سەرۆکی سنتەری لە کۆڵنەوەی ئێرانیەکان لە ئەنقەرە لەگەڵمانە بووی. زۆر سپاس بۆ بەڕێزتان بینرانی بەڕێز کە تا ئێستا هاوڕێمان بوون ئینشەڵڵا کە بتوانین لە ڵقەکانی داهاتووە ورتر لەسەر ئەو دۆخانە قسە بکەین وە شرۆڤەی نزیکتر پێشکەش بە بەڕێستان بکەین دەربارەی دۆخی کورد و ئەو ڕۆڵی کە کورد ئەتوانێت بگەڕێتیان کاریگەری لەسەر بکەوێتەوە لە چوارچەوەی ئەو ئەڵۆزیای و دانوستانانی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکرێنەوە. تاو کاتە بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ.